سەرمەرگدا تۆ بتوانی سوورەتی ئیخلاص بخوێنی، بتوانی سوورەتی فاتحە بخوێنی، بتوانی ڕوکوعەکانت بەری، بتوانی سوجودەکانت بەری، لە کاتێکە هەموو خۆشەویستا بەدیارتەوە، هەمووی بەدیارتە ئەگری، هەمووی ئەگیرێ بۆ تاوارە بۆ ئەکا، بەڵام تۆ نوێژەکە لە فکر نەکردووە. قوربەسەر ئێمەی کە چەنێ ئاگامان لە خۆمان و نوێژەکانمانش ئەفەوتێ و باکمانیش نییە کردەوە کاری ترش. ئەبێ ئینسانی ماندار بزانێ کەسایەتی خۆی بدۆزێتەوە. مسڵمانە ئازیزەکان، کەسایەتی خۆمان لەدەست نەدەین بۆ پارە، لەدەست نەدەین بۆ شتی دنیایی، چونکە خوای پەروەردگار کەسایەتی لە منی گەرەک یان لە تۆی گەرەکە، ئەو کەسایەتی کە مرۆڤ کە ئینسان کە خوای پەروەردگار لەسەر ئەوەش حەسابی بۆ دەکە. من یەک چیرکەی لە خزمەتتان دەبم، بەو دەنگەی کە لەگەڵ یابین بزان ئەو سوورەتانەی کە چی خوێندووە ئەم پیاوە بەڕێزە، و پاشانش ڤیدۆکە بڵاو دەکەینەوە و ئەم پیاوە بەڕێزە بزان چۆن لە کاتی سەرمەرگیدا لەو کاتەی کە وەفات دەکات چی ئەکا وە چی دەخوێنی. ئازیزانە خۆشەویستان، ئینسان تەمەنای ئەوە کە لە دنیادا بڕوا و خوای متعال لێی خۆش ببێ، خوای گەورە لێی خۆش ببێ و بە تەمەنای ئەوە دەژینێمە هەموومان، بە تایبەتی مردوەکانمان. الصمد لم يلد ولم يكن له بسم الله الرحمن لم يلد ولم يكن له كفوا الله أكبر. لم يلد ولم يولد ولم يكن له بسم الله الرحمن قل هو الله أحد لم يلد ولم يولد ولم يكن له بسم الله الرحمن قل هو الله الصمد حمدا لله الحمد لله الرحمن الرحيم مالك يوم الدين